بەڕێزان بەردەوام دەبین لە تەوەری سێمی گفتوگۆکانی ئەمڕۆمان باز لە بەرەو پێشبردننی کەرتی کوشتتوکاڵ و هەوڵەکان و هەنگاوەکان دەکەین بۆ بەرەو پێشبردننی کەرتی کوشتتوکاڵ لە ماوەی ڕابردوودا لیژنەی کوشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستان چوونە ئەڵمانیا لەگەڵ وەفتێکی ئەڵمانیا گفتوگۆ و هەماهەنگیان کرد بۆ بەرەو پێشبردننی کەرتی کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستان و واروەها گۆڕینەوە یا خودناردنی خوێندکارانی کۆلێژی کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستانەوە بۆ ئەڵمانیا و خوێندنیان لە کۆلێژەکانی کوشتتوکاڵی ئەڵمانیا واروەها هاوکات هێنانی وەفدێکی ئەڵمانی کە لەسەر خاک و ئاوی هەرێمی کوردستان توێژینەوە بکەن و باشترین ئەو بەروبوومانەی کە گونجاوە بۆ خاک هەرێمی کوردستان و یاخود لە نێوان هەرێمی کوردستان و ئەڵمانیا گونجاوە بهێنرێت هەرێمی کوردستان و پەیوەندی و لینک بۆ بەرەو پێشبردننی کەرتی کوشتتوکاڵ دروست بێت. لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز نیازجاف ئەندامی سۆشیال دیموکرات لە ئەڵمانیا و کە بەڕێزیان وەکو ڕێخەر و سەرپەرشتیاری ئەو ئیشە کاریان کردووە میوانە لە ستۆری بەیانی کورسانیست خات و نیاسپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی زۆر سپاس. سپاس بۆ جەنابتان و بۆ بینەرەکانیشتان و بۆ ئەم دەرفەتێکەوە پێتان بەخشین بتوانین باسی ئەم بابەتە گرنگە بکەین. بەڵێ خات و نیاز ڕۆیشتنی وەفدی پەرلەمانی کوردستان یاخود لیژنەی کوشتتوکاڵ بۆ ئەڵمانیا و گفتوگۆکردن لەگەڵ وەفدێکی کوشتتوکاڵی لە ئەڵمانیا هەنگاوەکان تا چەندە گرنگی هەیە بۆ بەرەو پێشبردننی کەرتی کوشتتوکاڵ و ئەو بابەتانەی کە لە وەفدەکەی ئەڵمانیا و لیژنەی کوشتتوکاڵی هەرێمی کوردستان باسکرا خۆیان لە چیدا دەبینەوە. سپاس بۆ پرسیارەکە و زۆر جوانە چونکەم بەڕاستی ئێمە هەمومان ئەزانین لەم کاتەیە قەیرانێکی جیهانی خۆراک بە تایبەت گەرم و جۆ سەری هەڵداوە بەهۆی شەڕی نەگریسی رووسیا و ئۆکرانیا. خۆی لە جیهاندا هەر شەڕێ بکرێ بەڕاستێت وڵاتێک کە ببێتە ئۆفا شتێکی ناڕەوایە بەڵام بە تایبەت ئۆکرانیا لەبەر ئەوەی لە سەیە 25 خۆراک و ڕۆن و گەرم و جۆی هەموو جیهانی دابین کردبوو بەهۆی ئەرز و ئاوەکەیەوانێ زۆر بەداخەوە ئیستا ئەوەی بەریشی هێناوە ناتوانێت بەهۆی ئەم شەڕە نەگریسەوە بیگەنێتە جیهان. اینجا ئێمە کەوا وەک ڕێکخراوی نێرگزی خانمانی کورد من خۆم وەک مامۆستا جاف ئەندامی سۆشیال دیموکراتی ئەڵمانیاشم کە لە ئەڵمانیا ئەم گفتوگوانەمان ئەکرد لەگەڵ سیاسەمەدارەکان و ئەمانەت ئەڵمانیا بە تایبەت تووشی قەیرانێک خەریکە زۆر زۆر چڕ ئەبێت جێگەرەوەیەک هەبیە بۆ ئۆکرانیا. جا کە من باسمە کرد ڤانیستا ڕەشید تەما ئەو لە پارتی سەوزی ئەڵمانی کەوا ئەویش زۆر جار لەگەڵمان بوو یا ئەویش لەلایەن خۆیانەوە لەگەڵ حیزبەکانی خۆی پارتی سەوز و هەتا لەگەڵ ریبەرارەکانیش کە باسی ئەم بابەتانەمان کردبوو باسی ناوچی خۆمان کە وەک میسۆپۆتامیا ئێمە وڵاتی کوردستان وڵاتێکی زۆر بە پیتە ئەرز و ئاوێکی بە پیتمان هەیە با بڵێن ژینگەیەکی زۆر زۆر لە بارمان هەیە بەڵام چەنەها ساڵە بەهۆی ڕژێمە بە جۆرەکان بە تایبەت ڕژێمی بەعس کەوا هەموو ئیدێهاتەکانی وێران کردین و ئەمانە بەم شێوازە کە باسمە کرد ئەڵمان زۆری پێخۆش بوو کەوا وتیان جابۆنە من وتم هەوڵئین کەوا کۆنتاکتێ بکەین گەڵ کوردستانە کۆنتاکتەکە لە مانگی ئاوە تقریبەن پارا بوو لەگەڵ خاتو بێگەر تاالبانیش دانیشتنێکمان کرد بە خۆشحاڵی ئەوانەیە باسمان کردۆمانە بەڵام ئیتیمامیان نەیە بە شتەکە کە زۆر بێن بەرەو پیری کەوا وەفدەکەت دروستکەین وەفد پێکاتووە لە چی کۆنتاک دیپلۆماسیەت واتای علاقات یعنی کۆنتاک کە تۆ ئەو کۆنتاکتە نەبەستی هەر نابێ بە قسە هەر باسی خۆزگەم وابێ خۆزگەم وابێ بە هەر حاڵ کە باسم کرد لەگەڵ جەنابی کاک عەبدولستاروان لیژنەی پەرلەمانی هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوەتی مامۆستانەیە ئەمە باشترین دەرفەتە ئێمە خۆشحاڵە بین ئەگەر ئێوە بانگێژمانکەن و ئەو کۆنتاکتەمان بۆ بکەن کردمان لەگەڵ بڵێن پارتی هەرێمی بایر و پارتی سۆشیال دیموکرات و لیبەرالەکان باشە. کەواتە بۆ هۆکاری کە لیژنەی پەرلەمان ڕۆیشتووە ئەوە بۆ کە لەلایەن وەزارەتی کوشتتوکاڵەوە ڕەنگە دەرفەت یا هۆکارێکی دیکا بێت لەگەڵ وەفدەکە یاخود لەگەڵ ئێوە ڕێنەکەوتن بۆیە لیژنەی پەرلەمانی کوردستان ڕۆیشت؟ بەڵێ زیاتر ئەمە بوو خاڵە سەرەکیەکەش
بەڵام لەگەڵ ئەوەشە باشە. لیژنەی پەرلەمانی کوردستان کە لەوێ لەگەڵ وەفتەکەی ئەڵمان کۆبوونەوە باسییان لە کەرتی کشتتوکاڵ کرد ئەو گفتوگۆیانە یاخود ئەو هاوکاریانی کە پێویستە لە نێوان هەردوو لا بکرێت و هەمانگە خۆی لە چی ئابینێتەوە خۆی لەوەیە بینێوانە با بڵین ئەبێت سەرەتا هەمان وەفدی ئەڵمانی بێتە کوردستان بۆ ئەویش بابەتەکە ببینێت چۆم وەزیری کشتتوکاڵی هەرێمی باید بینینی پێشوازی کردن و جێگری پەرلەمانی هەرێمی باید پێشوازی کردن و سەرۆک فراکسیۆنی و فراکسیۆنی لیبەرارەکان هەمووی پێشوازی کردن باشە و ئیستا پلان واشە هەم پارێزگاری شاری منشن پێشوازیەکە یان کۆنتاکە بێ و هەم وەزیری کشتتوکاڵی فیدراڵی ئەڵمانیاش جێم ئۆزدەمیر ئەویش هەتا لە پلانە بوو بەداخەوە بەهۆی کاتەکەوانە ئیسا دواخراوە ئەو مۆعیدە باشە لیژنەی پەرلەمانی کوردستان بە دیاریکراوی لەگەڵ لیژنەی کشتتوکاڵی لە ئەڵمانیا ئەو بابەتانی لە ڕووی کشتتوکاڵی و هاوکاریەکان بۆ کردی کشتتوکاڵ و بەرەو پێش بردننی کەرتی کشتتوکاڵ لە هەرمی کوردستان باسی لەوە کراچی بوو ئایا کاتێک کە وەفتەکەی ئەڵمانیایەنە ئێرە توێژنەوەرە سەر خاک و ئاوی هەرمی کوردستان دەکەن ئەو بابەتانی کە لە ڕووی ژینگەی و جۆری چاندنەوە گونجاوە لە ئەڵمانیاوە دەهێنرێتە هەرێمی کوردستان بەڵێ ئێمە باباسی بابەتێ بکەم لەسەر پرسیاری جەنابێت کە لە 2016ەوە مامۆستای کەوا خۆشی ئەندازیاری کشتتوکاڵیشە بابەتێکی باس کرد کەوا داوای بنەتۆوی ئەڵمانی ئەەکەن هی چەوەنەر بۆچی بۆ هەرێمی کوردستان کەوا مەلێکی شەکر و چەوەنەر بچێنن لە هەرێمی کوردستانە مای خۆشحاڵیە پیت و ئاوی هەرێمی کوردستان ئەوەنە بە پیتە ئەو بنەتۆ بچێنە لە باتی جارێ بەرهەمی بێ لە ساڵەکە دووجا بەرهەمی هەیە باشە اینجا ئەوە بوو هەوڵمانە لەم دوایە کە داوای لێکردنەوە 2 ساڵ لەمەوە پێش من هەوڵممە ئەو با بڵێن جێگای ئەو کۆمپانیایم دۆزیەوە کە ئەو بنەتۆیان هەیە کۆنتاکتم بۆ کردن لەگەڵ با بڵێن وەزارەتی کشتتوکاڵە و ئێستا هەتا ماوەی لەمەوە پێمانی 2 هەفتەیە لەمەوە پێش وەفدی ئەڵمانی کشتتوکاڵێکەش لەوێ بوو ئەمەش بابەتێکی ئێمە بوو هەر پێ هەڵستا بووین بەڵام ئەم بابەتەش مای خۆشحاڵیە نەک کە وەفدەکەیە چی ئەکا یەکەم بابەت ئێمە وتمان کە بێن کۆنتاکەن لەگەڵ کوێ لەگەڵ زانکۆی کشتتوکاڵیە بۆ ئەوەی یەکەم شت ئێمە بە ئەکادمی دەست پێ بکەین خوێندکاری زانکۆی کشتتوکاڵ یعنی گۆڕینەوەی پیاڵێن کەوا خوێندکاری زانکۆی کشتتوکاڵی ئەڵمانیا بێتە ئێرە و هی ئێرەش بەری نەئەوێ هەتا بۆ ماوەی 4 ساڵیش ئەوەش دوایی ئەکەوێتە بواری بابلن جێبەجێکردنەوە کە خوێندکاری بەرینە ئەڵمانیا بخوێنن لە بواری کشتتوکاڵە و یاخود بۆ ماجستەر یان بۆ دکتۆرا ئەمانە هەمووی لە پلانایە باشە سی لەسەر کرا باشە خاتونیاز ئەو خاڵە لێکچوانەی کە لە ڕووی کەرتی کوشتتوکاڵەوە لە نێوان هەرێمی کوردستان و ئەڵمانیا هەیە لە گفتوگۆکاندا خۆی لە چی دابینیوەتەوە لە گفتوگەکانە هەستمان کرد زۆر خۆشحاڵ بوون هەردوولا و ڕێکەوتن لەسەر ئەم بابەتەی کە یەکەم شت ئەو گۆڕینەوەی قوتابی خوێندکارەکانی زانکۆ بێ و دوای ئەوەیش وەفدێکی ئەڵمانیش کەوا بە سەرپەرشتیاری ئیتر هەرێمی بایریش و فیدراڵیش وەزارەتی کشتتوکاڵیش بێنەخەت کەوا بێنە کوردستان و هەمووی گرێبەست بکرێ باشە بەپێی ئەو گفتوگویانەی کە کرا ئەو گفتوگۆ سەرەتایانەی کە کراوە خاک و ئاوی هەرێمی کوردستان دەکرێت بڵێ لە ڕووی ژینگەی و یاخود بەرەمێنانی بەرهەمە کشتتوکاڵیەکانەوە لەگەڵی ئەڵمانیا گونجاوە گونجانەکە ئەوەیە کە بابەتەکە بۆچی ئێمەمانەوەی بە ئەکادمی بکرێ باش زۆر لە زۆر بارەوە گونجاوە بەڵام تۆ ئەگەر بیتە سەرواقعەت ئەمە کاری ئێمە نیێستا وەک من وەک مامۆستانیات جاف من کشتتوکاڵی نیم بەڕاستی بەس من پرۆیەک مێنجمنتم من ئەتوانم لینکەکە دروستەکەی من پردەکەم لە بینیانە ئەو کاتە بە پێی ئەرزوو ئاوی کشتتوکاڵی هەرێمی کوردستان
کارەکان جێبەجێ ئەکرێ و ئەکرێ چی ئەوێت چی مەکاینێکی یاخود چ هەلێک کارێکی ئەوێ جوتیارەکانمان چۆن بتوانین ببوژێنینەوانە پشتیوانیان بکرێ ئایا لە ڕێگەی چۆن ئالاتیان بیرێتێ ئایا بنەتۆویان بیرێتێ بە سەرپەرشتی ئەڵمان خۆی بکرێ و بە کوالیتی ئەوروپی و جیهانی با بڵین وە بەربێهێنرێ ئەو مەوادە و یعنی ئیتە ئەو کاتەکەوێتە بابەتی گفتوگۆ و گرێبەس ئایا ئەو گرێبەستە چۆنی ئەکرێ ئایا بۆ ماوەی 50 ساڵ ئەکرێ ئایا بۆ لە سا 50 بە 50 ئەکرێ ئەوە ئەکەوێتە سەر بابەتی پلان بی و سی و باڵێ لە داهاتوودا پلانەکان چۆن دەبێت باشە لەم سەردانەدا دیارە هەروەکو ئاماژەمان پێدا وەفتێکی پەرلەمانی کوردستان یاخۆت لیژنەی پەرلەمانی کوردستان کوشت و کاڵ سەردانی ئەڵمانیان کرد لە کاتێکدا لە پەرلەمانی کوردستان ڕەنگە کردارەکان بۆ بەرەو پێشبردننی کرد و کوشت و کاڵ لە چوارچێوەی بڕیار و هەموارکردنەوەی یاسای کردی کوشت و کاڵدا خۆی ببینێتەوە ئەم وەفتەی کە ڕۆیشتن کە پێگەێنرا ئەگەر لە وەزارەتی کوشت و کاڵ بووایە باشتر نەبوو خۆی باشترە بوو بەڵام ئەمەش خراب نییە بۆ لەبەر ئەوەی نوێنەری هەموو لایەنەکانی ئەکسەرێتی تایە بوو یعنی زۆر گرنگە خۆی لە جیهانە کە ئیستا ئەو وڵاتە دیموکراتیانە کێ ئەیبا بەڕێوە ئەحزاب و چەند ئەحزابی زۆر بێ من خۆم وەک سۆسیال دیموکرات وەک دیموکرات خوازێک زۆر خۆشحاڵم چەند ئەحزاب زۆر بێ خاصە ئەوانەی حاکمن و یاخود ئەوانەی کەوا لە حکمیشانین یەن پەرلەمانتاریان هەیە ئەمان لێرە نوێنەری یەکگرتووی تیابوو نوێنەری پارتی تیابوو یەکێتی تیابوو با بڵین مەسیحەکانی تیابوو زۆر مای خۆشحاڵی بوو هەمە چەشنە بوو هەر یەک ئەچێ لەگەڵ لایەنی خۆشی پەیوەندی ئەکا قساکە ئەو کاتە حکومت کێ حکومت پێکاتوە لە بەڕێوەبردننی حیزبەکان هەتا نوێنەری گۆڕانی تیابوو یعنی زۆر مای خۆشحاڵێ بووە ئێمە ئەبێ ئەوان بێن لەگەڵ کە هاتوون هەر بۆ خۆیان نەبێ بۆیان بۆ گفتوگۆ و ڕەسمگرتن ینی من ئەوم زۆر دەختە کردەوە لەگەڵیانە بەڕاستی بێ هەر یەک لەسەر کردداری بێ کردداری تکایە قسەم ناوێ و ڕسمم نایە ئەگە ئەوانی ژنەیکەن من کۆڵ نایەم بەڕاستی وەک مامۆستانیان جاف ئەگەر لایەکیش ڕێگەیەک نەبێ ڕێگایەکی کە هەرە بێ من حەزەکەم ئەرز و ئاوی کوردستان بە فیرۆ نەچێ و وڵاتی نیشتیمانی کوردستانمان هیچی کەم نییە لە جیهانە کەوا لەو نیشتمانانی کە بەرەو پێشەچێ بۆ هەرچی باڵین تاجیرەکانمان هەیە بە خۆشحاڵیەوە چون ڕۆن لە ئۆکرانیا بێنن گەنم ئێمە با بڵین کە خۆمان پێڵن گوڵە خەرتەلە گوڵە خەرتەلە لێرە خۆڕسکە بەڵام لە ئەوروپای ئەچن ئەیڕێنن اینجا ڕۆنی ڕابسئولی پێڵێن ڕۆنی ڕابسئول گوڵە خەرتەلە زۆر زۆر ڕۆنێکی بە چێشتریشە و بە سووتریشە لە گوڵە بەڕۆژەش باشە ئەی وڵاتەکەی ئێمە ئەمەیتیا هەتا ڕۆنی گوڵە خەرتەلە نەک بۆ ڕۆنی چێش بەکاریە زانکۆی منشن بەحسێکیان کرد لەسەر ئەو بابەتە ئەتوانن بیکەن بە ڕۆنی هەتا بۆ سیارە لەگەڵ چیا لەگەڵ ئەوەی کە سوودی شێ و ژینگە پارێزیشە باشە خاتۆ نیاز دیارە کاتێکە وەفتی هەرێمی کوردستان و ئەڵمانیا بۆ هاوکاریکردن و بەرەو پێشبردن و چارەسەرکردنی کێشە کشتوکاڵەکان قسە و گفتوگۆیان کردووە کاتێکە وەفتەکە هاتنە هەرێمی کوردستان و زانیان لە ڕووی خاک و ئاوەوە هەندێک بەرهەمی ئەڵمانی دەکرێت بێتە هەرێمی کوردستان و کاری لەسەر بکرێت لێرە ئەو بڕیارە دەدرێت کە کارگەیان هەبێت و لێرە بتوانن لە ڕووی بەرهەمێنانی ئەو بەروبوومەوە کار بکەن و دوجار بەروبوومە کە هەناردە بکەن بۆ وڵاتانی خۆیان وڵاتانی دەوروبەر پرسیارەکە ئەوە جوانە ئەوە ئامانجی منە ئومێدەوارم لێ پسراوانمان و حکومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە زۆر 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 بەجددی بگرێ و بێتە خەت ئەمە کاری جەنابیانە و هەرچ لایەنێکیش بیکە سەربەرزیە بۆ هەموو کورد و کوردستان و نیشتیمانمان
بە شێوەیەکی گشتی هەوڵەکان لە ئێستادا وەکو باسێکی لە ئاستی گفتوگۆیە قسەی لەسەر کراوەکەوەی کە خوێندکاران بڕواتە دەرەوەی هەرێمی کوردستان و لە ئەڵمانیا لە کۆلێژەکانی کوشتتوکاڵی ئەوێ بخوێنەوە هاوکات بابەت لە ڕێگەیەکی زانستی بخوێن و هاوکات هاتنی وەفدێکی ئەڵمانیا بۆ هەرێمی کوردستانی تا توێژینەوە بکات ئەمە لە چوارچێوەی گفتوگۆ خۆی بینیوەتەوە کەی ئەم بابەتانە دەکرێنە بابەتی کردداری ئەو کاتە ئەکرێکە وەفدەکە و گۆڕینەوە هەبێ کە ئەوان هاتنە ئێرە ئەمە یەک دووش یەک شتیکە با بڵین کەمایی خۆشحاڵیە کە ئێمە باسی کوردستانمان ئەکرد کە باسی ئەو ئەرزوو ئەوم ئەکە پێشەوەی وەفدەکە بێ یعنی بە تایبەت جێگری هەرێمی بایر سۆشیال دموکرات هەر سەری باەیە ئەی بەڕاست کوردستان ئەوەنە خۆش و ئاوایانە ینی لە خۆشیە ئەوەی هەم بوو ڕسم بواە وێنە بواە پیج دوو پیجم خێرا کردەوە و کوردستانم پیشاننا هەرێم ینی ئەوان دەسەوریان ناکە کە کوردستانمان بۆ شێوازەیە بەڵام زۆر خۆشحاڵم کە ئیستا ئەو کۆنتاکتە دروست بوو پەرەشی پێ بسەندرێت باشترە بێ و زیاترە پێشەوە ئومێ دەکەین لە ڕێگەی ئەم پەیوەندی کە دروست بووە بتوانین هەم چارەسەری کێشە و گیرروگرفتە کوچکاڵەکان کرد و هەم کەرتی کوچکاڵ بەرەو پێشپێ زۆر سپاس بۆ ئامادەبوونی خاتونی یازجاف کە بەڕێزیان وەگەندامی سۆشیال دیموکرات لە ئەڵمانیا و هاوکات ڕێکخەری ئەم وەفدەی نێوان هەرێمی کوردستان و ئەڵمانیا بوو سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان